سەبارەت بە دامەزراندن لە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی پێم وایە زۆر دەمێکە هاوڵاتیانی بەڕێز چاوەڕێی ئەم ڕوونکردنەوەی و ئەم ئیعلانکردنن لە ناو کۆمسیۆنە موافقەتی 535 پلەی وەزیفی کراوە. پێم خۆشە ئەم 535 پلە وەزیفیەتان بەم شێوە بۆ ڕوونکەمەوە شێوازی دامەزراندنەکە و هەرێکێ لەوانە ئەچێتە کوێی پرۆسەکەەوە. 12 هەلیکار بۆ پۆستی بەڕێوەبەری فەرمانگەکانی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی ڕەخسێنراوە. 12 هەلا 8 بۆ بەڕێوەبەری فەرمانگەکانی ناو کارگێڕی هەڵبژاردنە کە بارەگاکەی لە ئۆفیسی سەرەکی کۆمسیۆنە لە شاری هەولێر. چوارەکەی تری بریتیە لە بەڕێوەبەری فەرمانگەی پارێزگاکان لە هەولێر و سلێمانی و دوهۆک و هەڵەبجە. پلەی وەزیفیەکەی ئەم بەڕێوەبەری فەرمانگانە پلەکە بە پلەی بەڕێوەبەری گشتیە بێ. لەم 12 چواریان بەڕێوەبەری فەرمانگەی پارێزگاکانە بۆ ئەو بەڕێوەبەرانە چوار یاریدەدەری بەڕێوەبەری گشتیش هەلی کار هەیە تەعینەکرێ خەڵک تەعینەکرێ بۆ مەبەستە. دواتر طبعا مەرجی دامەزراندنی ئەم 12 کەسە زائید ئەو چوارەکە ئەکاتە 16 جیاوازە لە مەرجی دامەزراندنی باقی فەرمانبەرەکانی کە چونکە ئەمە پۆستێکی باڵایە یەکێ لە مەرجەکان ئەوەیە لانی کەم ئەبێ 10 ساڵ کەمتر خزمەتی نەبێ لە مەجای پسپۆریەکەی خۆیە بەلای کەمیشەوە هەڵگری بڕوانامەی بەرایی زانکۆیی بێت. باقی مەرجەکانی کە کۆمەڵی مەرجیکە هەیە سابتە بەنسبە هەموو فەرمانبەرێکەوە ئەبێتیان موجود بێت. شێوازی هەڵبژاردنیش پێم خۆشە بۆ دڵنیابوون شێوازی چوونە پێشەوەی ئەو کاندیدانەی کە پێشکەشی ئەم هەلیکارەکەن جیاوازە لەوانەی کە بە نەتیجە طبعا دامەزراندنەکە بە دوو خۆناغاڕوە. خۆناغی یەکەم وەکو کاک هەندرێن ئاماژەی پێکرد ئۆنلاینە فۆرم پڕەکاتوانێت خۆناغی یەکەمە ئەو فۆرمانە ماوەی دیاریکراوی هەیە پێشکەشکردنەکە لە ماوەیەکی دیاریکراوە لەو نامیرکانی کە ئەکەوێتە بەردەستی کەناڵەکانی ڕاگەاندن هەموو دەیتەکان و هەموو تەوقیتەکانی تایە. دوای پڕکردنەوەی فۆرم لەلایەن هاوڵاتیوانەیە ئەو فۆرمانە لەلایەن لیژنەیەکی تایبەتەوە شۆرلیستەکرێ. نەتیجەی ئەو شۆرلیستە ئەخرێتەوە بەردەمی نەتیجەکەی ئیعلانەکرێت لە هەموو کەناڵەکانە و لە سایتەکەی خۆشمانەوە اینجا ئەچێتە قۆناغی دووەمەوە لە قۆناغی دووهەمە چاوپێکەوتنە. دوای نەتیجەی چاوپێکەوتنەکە بڕیار لای لیژنەکە نییە بڕیاری کۆتایی لەسەر دامەزراندنی هەر بە ڕێزێک ئەکەوێتەوە لای ئەنجومەنی کۆمسیاران کە پێکاتوە لە نۆکەسەکە نۆ ئەندامەکە بەنسبەتی هەموو شێوازی فۆرم دامەزراندنەکەەوە. بەڵام بەنسبەتی ئەم 12 کەسەوە ئەبێ دوو لە سەرسەی ئەندامانی ئەنجومەن دەنگی باتێ ئەو کەسەی کە مرەشەحە بێ کاندی دەبێ بۆ بەڕێوەبەری فەرمانگەی پارێزگاکان و بەڕێوەبەری فەرمانگەکانی ناو کارگێڕی هەڵبژاردن اینجا کاندیدێک هەڵەبژێرێکە بێ بە بەڕێوەبەری گشتی ئەو فەرمانگەیە. پێم خۆش بۆ ئەو تەوزیحەتان بەمێ. بەنسبەتی شوێنەکانی کەوە 90 هەلیکارمان هەیە بۆ فەرمانگەی ئەنجومەنی کۆمسیاران. جەنابتان نەزانن کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە دوو بەش پێگیە بەشێکیان ئەنجومەنی کۆمسیارانە بەشێکیان کارگێڕی هەڵبژاردنە. بۆ فەرمانگەی ئەنجومەنی کۆمسیاران 90 هەلیکار هەیە کە هاوڵاتی و دەرچووی بەڕێز ئەتوانێت پێشکەشی کار بکاتیایە. بەنسبەتی کارگێڕی هەڵبژاردنەوە 193 هەلیکار هەیە بۆ ئەوەی کە خەڵک دابمەزرێت لەو دامەزراوەیە. فەرمانگەی پارێزگاکان کە 4 فەرمانگەیە 236 فەرمانبەر وەرەگرێ بە تێگرا هەر فەرمانگەیەک 59 فەرمانبەر وەرەگرێ. ئەمە پوختەی ئەو ژمارەی ئەو کەسانەیە کە لە ناو پرۆسەی دامەزراندنی فەرمانبەر لە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی ئیعلان کراوە. ئەوەی کە موهیمە بەلای منەوانێ پێم خۆشە ئیشارەتی پێبم هەر بە ڕێزێک ناوی کە دەرەچێت لە کۆمسیۆن لە بەردەم ئەنجومەن یا سەرۆکی کارگێڕی هەڵبژاردن سوێنی یاسایی ئەخوات کە ئەبێت واز لە کاری حیزبی بهێنێت و بێلایەنانە و پیشەیانە کارەکەی ئەنجام بە. ئەمە خاڵێکی گرنگە بۆ پاراستنی شێوازی کارکردن و مەهامی کۆمسیۆن کە بۆی دامەزراوە. و خاڵێکە ژەمەوێت ئەکیدی لێ بکەمەوە چونکە خەڵکێکی زۆر پێم وایە لەسەر بنەمای موچە و دەرماڵەی کۆمسیۆنی بەغا پێیان وایە ئەم کۆمسیۆنی ئێمەش موچە و دەرماڵەیەکی زۆری هەیە ئەمێت ئەکید لەوە بکەمەوەوانەی خۆیان دامەزراون و شوێنەکان ڕێکوپێکە دەست لە خۆیان مێن چونکە هەتا ئەم دەقەیە کۆمسیۆن هیچ دەرماڵەیەکی تایبەتی نییە. زۆر سپاس.